میوانداری بەڕێز ڕێبین ئەحمەدمان کردو بەڕێوەبەری ئەندازەی پارکەکانی هەولێر و لە ستۆدیۆ میوانی ئەمەیە کاک ڕێبین بە خێراتی بەخێراتی زۆر سپاس بەیانتان باش بەیانی بینەران تیشتان باش سپاس دەکەین. جا ئەوە شتێکی حاشە هەڵنەگرێ هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێم هەوڵی ئەوەی دابێت ڕێژەی سەوزایی زۆر زیاتر بکات هیچ کاتەم ئامانجە نایەتە دی ئەگەر هۆشیاری هاوڵاتیانی لەگەڵ نەبێت چونکە ئەگەر ئەو لەلایەک ژینگە سەوز بکات لەلایەکی دیکە بەبێ هۆشیاری هاوڵاتیان ئەو ژینگەیە لەناو ببەن ئەوە کەواتە هەموو ماندووبوونەکە بە فڕۆ ئەچێت. بابزانین پێش هەموو شتێک ڕێژەی سەوزایی لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 4 ساڵە بە ڕێژەی چەندێک زیادی کردو خۆی پێشتر چەند بۆ ئێستا چەنە؟ بەڵێ زۆر سپاس سەبارەت بە ڕێژەی سەوزایی طبعاً پێوەر زۆرە یعنی زۆر عوامل هەیە تەئسیر لەسەر ئەوەی دەکاتن ئەو پێوەرانە دەکاتن یەک لەو پێوەرانە کە ئەمە اعتیمادی لەسەر دەکەین کەوە ڕێژەکەی حساب بکەین ڕێژەی پێوەری ڕووبەرە چکە پێوەری دیکە زۆرە تەئسیر دەکە وەکو ئایا ئەو شارە ژینگەکەی سناعیە سیاحیە ئایان معاملی تێدا نیە ئەوانە هەموو تەئسیر دەکاتن ڕێژەی دانیشتوانی چەندە شارێک بۆ نمونە ئەگە 100 کەسی تێدا بیتن 1000 کەسی تێدا بیتن تەئسیر لە ڕێژەکەی دەکاتن ئایا پێویستیان بە چەند ئۆکسجین هەیە بەڵام ئێمە لەو حیساباتانەوە پێشترش کە حیسابات کرا تەنها پێوەری ڕووبەرمان حیساب کردیا سنووری ئیشکردنی مەش تەنها سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێرە ئەو شە شارەوانەیە کە ئیش دەکە ئێمە خزمەتکردنی سەوزایی و جوانکردنی دوورگە ناوەندی و پارک و باخچەکانی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێرە ڕێژەی سەوزایی کە پێش کابینەی دەست بەکار بیتن نزیکی 170 لە بۆ 70 بوو ئێستا کە تقریبان گەیشتە نزیکی 120. باشە ژینگەی هەولێر ماتەم ئێوە لە سنووری هەولێرە کارەکەن ژینگەی هەولێر تا چەند لەبارە بۆی کە ئەو سەوزایی ئێوە هەوڵەیەن کە بیچێنن بە شێوەیەکی باشگەشە بکات. بەڵێ بەداخەوە ژینگەی هەولێر زۆر لەبارە لە بۆ گەشەکردنی سەوزایی چونکە تەماشای شاری هەولێر دەکەین هیچ ڕێژەی شێ تێدا نیە هیچ دەریاچەک بەنداوەک هیچی لێ نییە یعنی ئەگەر ئەتۆ ئەو پرسیارەت 2 ساڵ پێش ئێستا لەم بکرد بە ئەمن زۆر متەشائم بووم بەڵام لە ئەوڕۆدا ئەمن زۆر گەشتبینم لەبەرچی چکە ئێستاکەوە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی دیکەی هەیە وەکو دروستکردنی بەنداوی بەستۆڕەیە گۆمەسپانە بە تەئکید ئەو بەنداوانە دروست بکرێتن تەئسیرێکی زۆری دەبیتن لە بۆ زیادکردنی ڕێژەی شێ دەتوانین لە پاشتەوابوونی ئەو بەنداوانە پرۆژەی دیکە بکرێتن ئیسیفادە لەو ئاوەی بکرێتن لە جیاتی ئەوەی ئێستا کە ئەمە هەندێک ئاودانمان بە ئاوی ژێرزەویە ئەوانە هەمووی بیرەکانی ئەوەی کە سەر بەسەر بەڕێبەراتی ئەندازەی پارکەکانە بیدەینەوە دایرەی ئاوەڕۆ ئێمە سوود لەو ئاوەی وەربگرین ئەوە یەک دوو بەنسبەت دەستپێکردنی کابینەینەوە لە بیرمان نەچیتن کە لەگە دەستپێکردنی دەست بەکاربوونی کابینەینەوە چەندین قەیران توشمان بوو یەک لەو قەیرانانە قەیرانی وشکە ساڵی بوو ینی بەداخەوە ینی تەئسیرێکی مباشری هەبوو لە سەرکەرتی ئێمە کە ئێمە هەوڵی ئەوەی دەدەین کە ڕێژەی سەوزایی زیاد بیتن بەڵام لەگەر ئەوەشدا بەڕەنگاربوونەوەی وشکە ساڵی بووین بەڵام بە خۆشحالیەوە جەنابی سەرۆک وەزیران بەخۆی لە ڕێگای جەنابی پارێزگا کە گومێت خۆشناوارەوەها لە بیریشمان نەچیتن جەنابی وەزیر کاک ساسان عەونی هاتنە سەر هێڵ کەوا بودجەی تایبەت تەرخان بکرێتن پرۆسەی تەنکەرات ئاودانی ئەو سەوزایە بکرێتن کە نەفەوتێتن یعنی بە خۆشحالیەوەش توانیمان ئەو سەوزایی کە پێشتر هەبوو حیفازی لەسەر بکەین و نەفەوتێتن و هەروەها چاکسازیەکان وای کرد کە ئێمە لە بیرمان نەچی کە خاڵکمان گوت قەیرانی وشکە ساڵی قەیرانەکی داراییشمان هەبوو کەوا لەگەر دەستپێکی کابینەینەوە قەیرانەکی کوشندەی داراییمان توش بوو کەوا نەکرا هەندێک پرۆژە هەبوو پێویست بوو بکرێتن نەدەکرا بیکەین بەڵام لەگەر ئەوەشدا ئێمە لەگەڵ چاکسازیەکان توانیمان ڕێگای دیکە ببینینەوە کەوا لە ڕێگای نەمامگەکانی خۆمان بەبێ ئەوەی ڕێبین پێشێکە بیتە سەر نەمامگەکان چکە میش پرسیارەکەم هەر لەسەر ئەوەیە
لە کاتێکا کە ئێمە قەیرانمان هەبوو لە هەرێمی کوردستان حکوومەت یاریمی کوردستان نەمامگا حکوومەکان زۆر زیاتر گەشەی پێدرا چونکە پێشتر ئێمە دار و گوڵ و ئەو درەختانەمان لە وڵاتانی دەرەوە ئەهێنا ژینگەکەی ئەوانیش بە شێوەیەکە کە ئەو دار و درەختانە ئاوێکی زیاتری ئەوێت بۆ ئاودان وەکو ئەو درەختە ڕەسەنانە نین کە لە خودی کوردستانە هەن چیتان کرد چۆن توانیتان لە ڕێی نەمامگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم ئەو قەیرانە داراییە هەم ئەو قەیرانە وشکە ساڵیە بەهۆی ئەو درەختە ڕەسەنانەی کە لە هەرێمی کوردستانەوەن ڕێگری لە دوو جۆر قەیران بکەن بڵێ یعنی هەنگاوەکانی چاکسازی ئێمەشی گرتەوە ئێمە چاکسازیمان کرد لە بواری خۆمان کەوا بە نەبوونی پرۆژە ئایا ئێمە چۆن جگە لە پاراستنی ئەو سەوزایەکە هەیە ڕێژەکەی زیاد بکەین بە دەست و بازووی کرێکارەکانمان لەگەڵ بیرۆکەی ئەندازیارەکان توانیمان ئەو نەمامگە چی نمونەی هەبوو دوو نەمامگەیت کەشمان دروست کردەوە کە بە سێ نەمامگە ساڵانە نزیکی 100,000 دار بەرهەممان هیناوە کەوا پێشتر بە پرۆژە دەکردراش نەدەگەیشتە ئەو ڕێژەیە بەڵام ئێستا مەکردمانە خاڵەکی ئیجابی کەوا بتوانین لەگەر قەیرانی دارایی لەگەر ئەوەی کە خەرجیش سەرف نەکەین بەرهەمەکانمان وە بیتن لە پێشتریش زیاتر دارئینتاج بکەین و لە شەقامەکان بچینین وەکو جەنابی شت گوتت ئەو دارانێک کە ئێمە بەرهەم دێنین لەگە کەش و هەوای شاری هەولێر دەگونجێتن لە بیرمانەتی شاری هەولێر ئاوی کەمە ڕێژەی زۆر زۆر کەمە هەروەها پلەی گەرمای لە هاوینان زۆر بەرزە لە زستانانیش نزمە توانیمان کە نزیکی 100,000 دار بەرهەم بێنین ئەو پار ساڵ و پێرار جگە لەوەی کەەوە ئێمە لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر ئەو ڕێژەمان زیاد کرد هەر شارەوانەکانی دەوروبەریش لە ڕانیای لە کۆیە لە سۆران لە بەردەڕاش توانیتمان ئەوانیش داری لە بەوانیش دابین بکەین و لە بۆیان بنێرین باشە کاک ڕێبین ئەو درەختانی کە ئێستا لە هەولێرا هەیە ئایا بەسە یاخود پێویستمان بە ڕێژەی زیاترە هەرچەندە هەتا سەوزایی ئەگەر ببێت لە 180 هێشتا پێمان کەمە بەڵام ئێوە هیچ مەرجێکتان کردووە ینی هیچ مەرجێکتان داناوە بۆ هاوڵاتیان کە بۆ نمونە خانوویەکە کڕن پێویستەکات دارێک بچێنن منداڵێکیان لە دایکە بێت پێویستەکات دارێک بچێنن ئەمەتان نەکردووە بە مەرج بۆی کە ئەو ڕێژەیە زیاتر بێت بەڵێ خۆی بەنسبەت مەرجدانان لەلای ئێمە دانان درێتن خۆی پاراستنی سەوزایی یاخود ئەو سزانێکەوە پێویستە یەکە سەرپێچی دەکاتە سەر سەوزایی بەداخەوە هەندێک یاسا و ڕێنمایی هەیە پێویستە هەبیتن نییە یعنی خوازیارم لەگەڵ تەشکیلکردنی پەرلەمانی داهاتوو ئەو یاسایانە بچەسپێتن کەوا ئێمە بتوانین ئەو کەسێکەوە بە عەمدەن لە دار دەداتن یان دار دەبڕیتن سزایەکی یاسایە کە بیتن کەوامە بتوانین تەعاملی لەگەڵ بکەین کەەوە ئایا چۆن سزا بدرێتن یەک دوو بەنسبەت هەندێک شروط لە بۆ ئەوەی کە خانی دروست دەکرێتن ئەوە لە شارەوانی لە بۆی دادەندرێتن یاخود لە تەختی عمرانی ئێمە هیچ ئەندامێکمان نیە لەنا ئەو لێژنانە ئەوان دەتوانن ئەمە بۆ شای دروست نەکردووە کە ئێوە هیچ ئەندامێکتان یاخود هیچ کۆنتاکتێکتان نییە لەگەڵ یانەکە ڕێنمایی و یاخود ئێوە پرسوڕیان لەگەڵا بکەن بۆ ئەو باوەی ئەکید باشترە ئەندامە چیمە لەگەڵبی باشترە ئەکید لەبەرچی چکە ئەوان شەڕتیان هەیە لەسەر هاوڵاتیان کەوا نەمامەکدا بنێن بەس ئایا ئەو نەمامە کووە گەورە دەبی لەگە کەش و هەبایەکەی دەگونجێ ئەمە پسپۆرمان هەیە دەتوانین تهدید بکاتن ئایا داخوا چ نەمامەک بچیندرێ باشترە لە بیرشمان نەچیتن کەوا هاوڵاتیانیش بەشدارن لە زیادکردنی ڕێژەی سەوزایی زۆر هاوڵاتی هەیە ژینگە دۆستە هەیە لە ماڵی خۆی باخچەی کردە داری چاندیا نزیکی 103 لەو ڕێژەی بەبەر هاوڵاتیان دەکەویت کامە درێن کەواتە بەشێک لەو ئەرکەی کە لەسەر شانی ئێوەیە هاوڵاتیان ئەتوانن بیخەنە ئەستۆی خوان ئەویش پرۆژەیەک هەبوو چاندنی 1 ملیۆن داربەڕوو ئەوە گەیشتەکوێ تا ئێستا چەندێک لە داربەڕۆکان چاندراوە لەلایەن کێوە ئەچێنرێت هاوڵاتی ئەتوانێت بەشدار بێت لەگەڵتان لەکوێ ئەچێنرێت ئەو داربەڕوانە ئەویش ڕێژەیەکی زیاتری سەوزاییمان بۆ زیادەکە لە کاتێکا کە ئاوێکی کەمتریشی ئەوێت بەڵێ خۆی ئەوە وەکو پرۆژەک بوو دەستگای ڕوانگە لەگەڵ ڕێکخراوی هەسار هەستان بەو کارەیە هەرچەندە ئەمە هەندێک تێبینیمان هەبوو داربەڕوو طبعاً وەکو ڕەمزەکە لە بۆ کورد بەڵام هەندێک تایبەتمەندی هەیە دەبی
لەگەر مستەوای سەطحی بەحر مستەوایەکەی 400 متر تقریبا بەرز بیتن شاری هەولێریش نزمە بەڵام ئەوان پرۆژەکەیان وەکو برای دوورخایان استراتیجیەتەکەیان وایە کە فەوری نەتیجەکەی بە دیار ناکەویتن ئێمەش وەکو تێست لەگەڵیان بەردەوامی سەرپەرشتی دەکەن ئەندامان هەیە کەەوە هەفتانە بچی یان ماگانە سەردانی پرۆژەکەیان بکە بزانین داخوا داربەڕوەکان نارم فەوتاینە بەڵام گەشتێکی وهای نەکردیا لە ژێر چاودێریە داخوا بزانین ساڵانی دابێتن ئایا ئەو پرۆژەیە نەجەحدێنی یاننا ئەگەر نەجەحبینیتن ئەمەش پێمان خۆشە داربەڕوو لە شاری هەولێر گەشەی بکاتن و شین بتن ئەگەریش نادەبی زۆری دارەکە بگۆڕن. باشە ئێوە هیچ هەوڵێکتان ناوە بۆی کە هەموو جزرەوە سەڵتیەکان بە تایبەتەوانەی دەرەوەی هەولێریش هەندێکیان پێویستیان بە سەوزکردنی زیاترە چیتان کردووە لەو بارەوە؟ بەڵێ ئەکەیت خۆی سەوزکردنی جەزرە وەسەڵتیەکان ئەگەر بە چیمەن بە فریز بیتن ئەوە پێویستی بە پرۆژەیە پرۆژەش پێویستی بە بجە هەیە لەگە قەیرانی دارایی حکوومەتی هەرێم زیاتر کاری لەسەر بنیە تەحتیەکان و خزمەتگوزاری سەرەتاییەکان کردی وەکو گەیاندنی کارەبا ئاو شەقام بەڵام ئێمە تەختی ئەو مۆزوع عەشمان کردیە بەچی بۆ نمونە شەقامی هەولێر مەخمور کە نزیکی 6 کیلۆمەتر لەگە دەستپێکی کابینەین و ئێمە دەستمان کرد بە سەوزکردنی ئەو شەقامە کە پێشتر خزمەتگوزاری سەوزایی لەبۆ نەچوو بوو لەو 6 کیلۆمەتریاگە ئەو لای حیساب بکەین دەکات 12 کیلۆمەتر چکە هەر لایەکی ڕێزێک دە دنیامان چاندە دە دنیا لە فریزیش ئیسیفادەی زیاترەکەەوە ئۆکسسیژین دەداتە کەشوهەوا فریز هیچ ئۆکسسیژینەچی ناداتن بەدە دنیا ئەمە جوانکاریەکەمان لە بۆی کردێ لە ناوەندەکەشی دار سیسەممان چاندێ لەگەر دار واشنگتۆنی و هەندێک داری دیکە تەختی ئەو مەوازیعانەمان کردیە کە نزیکی 62,000 دار تەنها لەو دوورگە ناوەندی دوورگە ناوەندی دیکەشمان زۆرە کە لە فەرمانبەرانە شەقامی پیرمامە ینی ذکر ناکرێتن ئەو هاالە بە 1 و 2 زۆرە ئەوە کە لەو 4 ساڵێکە ئیشمان کردیە ژمارەی زۆر لە دوورگە ناوەندەکانمان سەوز کردی بە چاندنی دار زۆر چاکە کاک ڕێبین ئەو دارانی کە لە با بڵێن پارکەکانی هەولێر هەن و لە جەزرە وەسەڵتیەکان ناوەڕاستی شەقامەکان ئەو نەخلە واشنتۆنیەکان کە باسی دەکەیت و جگەلەوە دار سیسەم ئەمانە پێشتر لە دەرەوە ئاهاتن ئێستا هەر لەناو خودی نەمامگەکانی حکوومەتی یاریمی کوردستان هەن یعنی ئەو داران ئەمە بزانم ئەو دارانەی کە لە دەرەوە هاوردە ئەکران ئێستا چی شتێک لەو دارانە هەر لەناو نەمامگەی حکوومەتی یاریمی ئێستا زۆر دارمان هەیە کەوا لە دەرەوەی وڵات دەهات ئێمە سوودمان لە تۆیەکە و لە قوپۆپەکان وەرگرتیا کەوا لە نەمامگەی خۆمان بەرهەم دێنینەوە واشنگتۆنی پێشتر لە دەرەوەی وڵات دەهات ئێستا ئەمە بەرهەممان هەیە لە نەمامگەی خۆمان بەڵێ بە ژمارەی گەلێک زۆر هەروەها دار برەختۆنیا ئینتاجێکی یەکجار زۆرمان هەیە دار سنۆبەر سەر بە عەمودی عینەن ئینتاجمان هەیە سیسەم لە تەنها لە مشتەلەکانی مە هەیە لە ئەهلیەکان نیە سوودی لە هەموو دارەکان زیاتر لە بۆ کەش و هەوای شاری هەولێر جگە لەوەی کەوا ئۆکسسیژین دەداتن امتیازە چیتکەشی هەیە تۆز و خۆریش نایێت باشە کاک ڕێبین لە نەمامگەکەی ئێوە چۆن نەتوان هاوکاری هاوڵاتیان بکەن من هاوڵاتی یەکەمیە داوای نەمامەکەمە مەوێست سەوزایەک ئەو میکانزمانە چیە یان بۆ نمونە ڕێکخراوێک یان کۆمەڵی خۆبەخشە ئەیانەوێ شوێنێک سوچێکی ئەم هەولێرە سەوزتر بکەن ئێوە چۆن هاوکاریانەکەن بەڵێ خۆی هاوڵاتی عادەتەن کە دێ دارێک یان دوو دار ئێمە هاوکاری دەکەین ڕێکخراوەکان زیاتر ژمارەی زیاتر دەبن هاوکاریانین ڕێکخراوە ناحکومیەکان چەندین ساڵات چیمان کردیە پێکەوە هەروەها قوتابخانەکان ئێمە چەندین ساڵات چیمان کردیە ئەو قوتابخانێکە بتوانانی خزمەتی سەوزایی بکاتن ئێمە ستافیشمان نردیە دارمان لە بۆیان چاندیە یان خزمەتکردنی باخچەکان هەندێک جار لە بۆمان کردینە مزگەوتەکان هەروە هاوڵاتیش زۆر جار هااتێ ئێمە دارمانداینە و گوڵمانداینە باشە کاک ڕێبین من لە یەکێک لە پرۆگرامەکانی کوردستان 24 کە پرۆگرامی ئەزمموی کوردستان بوو سەردانی زانکۆی دهۆکم کرد ڕووبەرێکی زۆر فراوان و گەورەی هەیە مەبەستم ئەوەیە کە چۆن ئێوە ئەتوانن مەبەستم لە سنووری دهۆک نییە لە ناو هەولێر ئەڵێن بەڵام ڕووبەرێکی ئاوا فراوان لە زانکۆیەک بێت لە پەیمانگایەک بێت چۆن ئەتوانن هاوکاری یاخود هەماهەنگیەک بکەن هەر پۆلە خوێندکارێک کە تازە ئەچێتە ئەوێ بێتە قۆناغ یەکەم لەگەڵ دەستی خۆیان نەمامێک بەرێت لەوێ بیچێنێت ئەوش لەو نەمامگانەی کە هی حکوومەتی یاریمی کوردستانە ئەمە ئەوە ناکات کە ڕێژەی سەوزایی زۆر زیاتر بێ یان پرۆژەی لەو شێوەیەتان هەیە بەتاکید چەندین پرۆژێ هەما کردیا زانکۆیەکان هاتینە بە نووسراوی فەرمی کەوا
هانی قوتابیەکانی خۆیاندایەکەوە لە داهاتوو ژینگە دۆست بن ئێمە دارمان داینێ چالاکیمان کردیە شوێنمان تەرخان کردیا قۆرتەکانمان لێدا لەگەڵیان پێکەوە بەخۆشم چیمە بەشداریم کردێ لە چاندنیدار چەندین چالاکی ئەومانەیە بڵێ باشە بەڕێز ڕێبین خۆشحاڵ بووینم بەیانێ لەگەڵمان بووی سپاس بە هیواین کە بەردەوام جێگە دەستان زیاتر دیار بێت و هاوکارێکی باش بن بۆ سەوزکردنی ژینگەی کوردستان زۆر سپاس بۆ سپاس.